بسم الله الرحمن الرحيم بناوي خداي بخشن دو مهربان طاسيم چەند پیتێک لە سەرەتای هەندێک لە سوورەتەکانی قورئاندا هاتوون ژمارەیان 4 پیتە. نیوەی کۆی پیتەکانی زمانی عەرەبین بۆ سەلماندنی ئیعجاز و مەزنی و گرنگی قورئان کە لە توانای هیچ کەسدا نییە بەو پیتانە کتێبێکی ئاوا بێوێنە دابنێت. بەڕادەیەک هەتا ئەگەر هەموو گرۆی ئادەمیزاد و پەری کۆ ببنەوە بۆ ئەو مەبەستە بێگومان ناتوانن. هەروەها چەندەها نهێنی تریشی تێدایە زاناکان لە هەندێکی دواون، هەندێکیشیان وتویانە هەر خوددا خۆی زانایە بنهێنی ئەو پیتانە. تلك آيات الكتاب المبين ئەو سوورەتە چەندین ئاەتە لە ئاەتەکانی قورئانی ئاشکرا و ڕوون. لعلك باخع نفسك ألا يكونوا مؤمنين ئەی پێغەمبەر خەریکیت لە داخ و خەفەتدا خۆت دەفەوتێنیت کاتێک دەبینیت خوددا نەناسان باوەڕ ناهێنن. إن نشأ ننزل عليهم من السماء آية فظلت أعناقهم لها خاضعين خۆ ئەگەر بمانەوێت موعجزەیەکیان لە ئاسمانەوە بۆ دادەبەزێنین ئەوسا بەردەوام گردنیان بۆی ملکەت و زەلیل دەبێت. وما يأتيهم من ذكر من الرحمن محدث إلا كانوا عنه معرضين هیچ یاد خستنەوە و ئامۆژگاریەکی گۆیا لە خودای مهرەبانەوە بۆیان نەهاتووە پشتیان تێنەکردبێت و سەرپێچیان لێ نەکردبێت. فقد كذبوا فسيأتيهم أنباء ما كانوا به يستهزئون بێگومانەوانە بەرنامەی ئێمەیان بە درۆزانی لە ئایندەیەکی نزیکدا هەواڵی هەموو ئەو سەرنجامەیان پێدەگات کە گاڵتەیان پێدەکرد. أولم يروا إلى الأرض كم أنبتنا فيها من كل زوج كريم ئایا سەرنجی زەویان نەداوە و لێی ورد نەبوونەتەوە چەندەها جوود گژ و جیا و ڕوەچی بە نرخی هەمە جۆر و ڕازاوەمان تێدا ڕواندووە؟ إن في ذلك لآية وما كان أكثرهم مؤمنين بەڕاستی ئالەوەدا بەڵگە و نیشانەی بەهێز هەیە لە سەردەسەڵاتی خودای پەروەردگار کەچی زۆربەیان باوەڕدار نەبوون. وإن ربك لهو العزيز الرحيم بەڕاستی هەر پەروەردگاری تۆ ئەی محەممەد ئەی ئیماندار باڵا دەستە بەسەر بێباوەڕاندا بە سۆز و میهرەبانیشە بە ئیمانداران. وإذ نادى ربك موسى أن ائت القوم الظالمين قوم فرعون ألا يتقون بیریان بخەرەوە کاتێک پەروەردگارت لە لاپاڵی چێوی تووڕدا فەرمانیدا بە موسا کە بچۆ بۆ لای قەومی ستەمکار و ستەمپیشە کە قەومی فرعونە و پێیان بڵێت ئایا لە خوددا ناترسن پارێزکار نابن. قال رب إني أخاف أن يكذبون ويضيق صدري ولا ينطلق لساني فأرسل إلى هارون موسى وتی پەروەردگارە بێگومان من دەترسم بڕوام پێ نەکەن تەنگە نەفەس و سینە تەنجیش ببم و زمانم پاراو نەبێت بەڵکو پێیان بۆ هاڕوونی براشم بنێریت تا هاوکاریم بکات و یاری دەدەرم بێت. ولهم علي ذنب فأخاف أن يقتلون تۆڵەی تاوانێکی شانوا بەسەرمەوە کاتێک بە هەڵا قبتیەکەم کوشت بۆیە دەترسم بمکوژنەوە. قال كلا فاذهبا بآياتنا إنا معكم مستمعون خدا فەرمووی نەخێر ناتوانن بتکوژن کەواتە بڕۆن هەردووکتان هاوڕێ لەگەڵ مۆجیزەکانمدا ئێمە بەڕاستی لەگەڵتان داین و چاو دێر و گوێگرین. فأتيا فرعون فقولا إنا رسول رب العالمين بچن بۆ لای فرعون و بڵێن ئێمە بەڕاستی هەردووکمان نێردراوی پەروەردگاری جیهانیانین. أن أرسل معنا بني إسرائيل داوات لێ دەکەین کە دەستبەرداری نەوەی ئیسرائیل ببیت و
ئازادیان بکەیت با لەگەڵ ئێمەدا بن. قال ألم نربك فينا وليدا ولبثت فينا من عمرك سنين. کاتێک موسا و هارون پەیامی خودایان گەیاند، فرعون بە موسای وت: ئەمە پاداشتی پیاوەتیە؟ ئایا ئێمە بە منداڵی بەخێومان نەکردیت؟ چەندەها ساڵی تەمەنت لە ناوماندان نەبردە سەر؟ وفعلت فعلتك التي فعلت وأنت من الكافرين. ئەوەشت کرد کە کردت مەبەستی کوشتنی قبتیەکەیە. دیارە کە تۆ لە ڕیزی ئەو کەسانە دایت کە ناشکرن و پاداشتی پیاوەتی نازانن. قال فعلتها إذا وأنا من الضالين. موسا وتی: ئەو کاتە ئەوەم کرد لە نەزانەکان بووم، نەمدەزانی بەوە دەمرێت. ففررت منكم لما خفتكم فوهب لي ربي حكما وجعلني من المرسلين. اینجا ئەوە بوو لە دەست ئێوە هەڵاتم کاتێک ترسام لەسەر کوشتنێکی هەڵا بمکوژنەوە. ئیتر پەروەردگارم دانایی پێبەخشیوم و کردومی با یەکێک لە پێغەمبەران. وتلك نعمة تمنها علي أن عبدت بني إسرائيل. جا ئەوە ناز و نعمەتە منەتم بەسەردا دەکەیت کە تۆ نەوەی ئیسرائیلت کردوتە بەندەی خۆت و زەلیلت کردوون، چونکە بەهۆی ستەمی تۆوە من لە ماڵی ئێوەدا بەخێو کرام. قال فرعون وما رب العالمين. اینجا فرعون وتی: باشە پەروەردگاری جیهانەکان چییە و چێیە؟ قال رب السماوات والأرض وما بينهما إن كنتم موقنين. موسا وتی: ئەو پەروەردگارە بەدیهێنەری هەموو ئاسمانەکان و زەویە و هەرچی ژوا لە نێوانیاندایە ئەگەر ئێوە بڕوا دەکەن و دڵنیا دەبن. قال لمن حوله ألا تستمعون. فرعون بەلە خۆبایی بوونێکەوە بەوانەی دەوروبەری وت: ئەوە گوێ ناگرن چی دەڵێت؟ قال ربكم ورب آبائكم الأولين. موسا ڕووی کردە خەڵکەکە وتی: پەروەردگاری من پەروەردگاری ئێوەش و پەروەردگاری با و باپیرانی دێرینیشتانە. قال إن رسولكم الذي أرسل إليكم لمجنون. فرعون بەگاڵتە پێکردنەوە وتی: بەڕاستی وا دیارە ئەو پێغەمبەرەی بۆ ئێوە ڕەوانە کراوە شێتە. قال رب المشرق والمغرب وما بينهما إن كنتم تعقلون. موسا وتی: پەروەردگاری خۆر هەڵات و خۆر ئاوا و هەموو ئەو شتانەشە کەوا لە نێوانیاندایە ئەگەر عەقڵ و بیر و هۆشتان بخەنە کار. قال لئن اتخذت إلها غيري لأجعلنك من المسجونين. فرعون سوێندی خوارد و وتی: ئەگەر جگەل لە من کەسێکی تر بکەیتە خودای خۆت و فەرمان بەرداری بیت دەتخەمە ڕیزی بەندکراوەکانەوە و زیندانیت دەکەم. قال أولو جئتك بشيء مبين. موسا وتی: باشە ئەگەر بەڵگە و شتێکی ئاشکرات پیشان بدەم لەسەر ڕازگۆیی خۆم هەر بەندم دەکەیت؟ قال فأت به إن كنت من الصادقين. فرعون وتی: ئادەی بزانم چیت پێ دەکرێت ئەنجامی بدە ئەگەر ڕاز دەکەیت. فألقى عصاه فإذا هي ثعبان مبين. ئەویش گۆچانەکەی فڕێدا دەست بەجێ بوو بە هەژدیهایەکی گەورەی ئاشکرا. فرعون و دار و دەستەی تۆقان. ونزع يده فإذا هي بيضاء للناظرين. دەستیشی خستە بن باڵی و دەری هێنا خێرا بوو بە کافوری سپی و دەدرەوشایەوە لەبەر چاوی تەماشاکاران. قال للملأ حوله إن هذا لساحر عليم. فرعون هیچی بۆ نەمایەوە. بە دانیشتوانی دەوروبەری خۆی وت: ئەم فرستادەیە جادوگەرێکی زانا و شارەزایە. يريد أن يخرجكم من أرضكم بسحره فماذا تأمرون. دەوێت لەسەر زەوی خۆتان دەرتان بکات بەهۆی جادوەکەیەوە. فەرمانتان بە چییە؟ چی بکەین باشە تا سنوورێکی بۆ دابنین؟ قالوا
أرجه وأخاه وابعث في المدائن حاشرين دار دەستەی فرعون وتیان مۆڵەتێک بدە بە موسا و براکەی فەرمانیش بنێرە بۆ کار بەدەستانی هەموو شارەکان تا خەڵکی کۆ بکەنەوە و لە پیرانەکە ئاگاداریان بکەن يأتوك بكل سحار عليم بۆ ئەوەی فەرمانبەران هەرچی جادوگەری شارەزا هەیە بۆت بهێنن فجمع السحرة لميقات يوم معلوم سەرنجام جادوگەران لە ڕۆژی دیاری کرا و کاتێکی دیاری کراودا کۆکرانەوە وقيل للناس هل أنتم مجتمعون پاشان بە خەڵکی وترا ئایا بۆ دیتنی ئەم دیمەن و شانۆیە کۆنابنەوە لعلنا نتبع السحرة إن كانوا هم الغالبين بۆ ئەوەی شوێنی جادوگەران بکەوین ئەگەر ئەوان سەرکەوتن و بردیانەوە فلما جاء السحرة قالوا لفرعون أئن لنا لأجرا إن كنا نحن الغالبين کاتێک جادوگەران هاتن بۆ لای فرعون وتیان ئایا پاداشمان دەبێت ئەگەر ئێمە سەرکەوتین و بردمانەوە قال نعم وإنكم إذا لمن المقربين فرعون وتی بەڵێ بێگومان ئێوە لەو کاتەدا سەرڕای ئەوە لە نزیکانی من دەبن قال لهم موسى ألقوا ما أنتم ملقون پاشان لە ڕۆژ و کاتی دیاری کراودا موسا بە جادوگەرانی وت چیتان پێیە فڕێی بدەن و چیتان لەدەست دێت درێغی مەکەن فألقوا حبالهم وعصيهم وقالوا بعزة فرعون إنا لنحن الغالبون ئەوانیش هەرچی پەت و گریس و دار و گۆچانیان هەیە فڕێیان دا و وتیان بە یارمەتی و دەسەڵاتی فرعون بێگومان هەر ئێمە سەردەکەوین و هەر ئێمە دەیبینەوە فألقى موسى عصاه فإذا هي تلقف ما يأفكون اینجا موسا عەساکەی فڕێدا هەرچی درۆ و دەلەسە و گریس و داریان هەبوو هەر هەمووی هەڵ و شی و لە ناوی برد فألقي السحرة ساجدين ئەوسا ئیتر هەموو جادوگەران خران بەڕوودا و سوژدەیان برد بۆ خوددا قالوا آمنا برب العالمين رب موسى وهارون وتیان ئێمە باوەڕمان هێناوە بە پەروەردگاری جیهانەکان پەروەردگاری موسا و هارون قال آمنتم له قبل أن آذن لكم إنه لكبيركم الذي علمكم السحر فلسوف تعلمون لأقطعن أيديكم وأرجلكم من خلاف ولأصلبنكم أجمعين فرعون وتی هەروە باوەڕتان پێهێنا پێش ئەوەی مۆڵەتتان بدەم بێگومان ئەم جادوگەرە گەورەکەتانە کە فێری جادوگەری کردوون خۆتان دەبینەوە دەبێت دەست و قاچتان بە پێچەوانەوە بقرتێنم و هەمووتان لە خاچ بدەم قالوا لا ضير إنا إلى ربنا منقلبون جادوگەرانی ئەوسا و ئیماندارانی ئێستا بێترز وتیان هیچ زەرەر و زیانی بۆمان نابێت لە هەڕەشە ناترسین چونکە ئێمە دڵنیاین کە بۆ لای پەروەردگارمان دەگەڕێینەوە إنا نطمع أن يغفر لنا ربنا خطايانا أن كنا أول المؤمنين ئێمە بەڕاستی بەتەماین و ئومێدەوارین کە پەروەردگارمان لە گوناهەکانمان خۆش ببێت هەر بەوەی یەکەم دەستەین لە ئیمانداران چاوپۆشی لە ڕابردووی ناپەسندمان دەکات وأوحينا إلى موسى أن أسر بعبادي إنكم متبعون دوای ساڵەها وەحیمان نارد بۆ موسا ئیتر وڵات بەجێ بهێڵێت شەو ڕەوی بکە بە بەندەکانم و دڵنیاش بن کە دوژمنان شوێنتان دەکەون فأرسل فرعون في المدائن حاشرين
فرعون کە هەواڵی زانی ناردی بۆ شارەکان کە هێز کۆ بکەنەوە و نێڵنەوەی ئیسرائیل کۆچ بکەن. إن هؤلاء لشرذمة قليلون جاڕی داوتی بێگومان ئەوانە دەستەیەکی کەمن و زوو باڵبەستیان دەکەین. وإنهم لنا لغائظون بەڕاستی ئەوانە سەرکەشیان کردووە و ئێمەیان تووڕە کردووە. وإنا لجميع حاذرون خەمتان نەبێت بێگومان ئێمە هەمومان بێدار و ئاگادارین لە نەخشەیان. فأخرجناهم من جنات وعيون اینجا ئێمە بەو شێوەیە فرعون و دار و دەستەیمان دەرهێنا لەناو باخ و باخات و کانیاوەکان. وكنوز ومقام كريم لەنێو گەنجینەی جۆرا و جۆر و جێگە و ڕێگەی خۆش و ڕازاوەدا. كذلك وأورثناها بني إسرائيل نەوەی ئیسرائیلمان کرد بە خاوەنی زۆربەی ماڵ و سامانیان. فأتبعوهم مشرقين ئەوسا فرعون و دار و دەستەی شوێنیان کەوتن لەگەڵ خۆر هەڵاتندا پێیان گەیشتن. فلما تراءى الجمعان قال أصحاب موسى إنا لمدركون کاتێک هەردوو لای یەکتریان بەدی کرد یارانی موسا وتیان بەڕاستی پێمان گەیشتن و ئێمە تیا چوین. قال كلا إن معي ربي سيهدين موسا وتی نەخێر وانییە من بەڕاستی پەروەردگارم لەگەڵدایە و ڕێنموویم دەکات بۆ ڕزگاری و سەرفرازی. فأوحينا إلى موسى أن اضرب بعصاك البحر فانفلق فكان كل فرق كالطود العظيم. ئەوسا ئێمە وحیمان نارد بۆ موسا کە بە عەساکەت بماڵە بە دەریاکەدا هەرکە ئەو کارەی کرد دەریا شەق بوو هەر ڕێگە و شەقامێکی دەورەدرا بە شەپۆڵی گەورەی ئاو کە وەک شێوێکی گەورە و مەزن وابوو. ئاوەکە هەڵدرایەوە 12 کۆڵانی بۆ 12 تایەفەکەی نەوەی ئیسرائیل دروست کرد و بەنێوانیاندا پەڕینەوە. وأزلفنا ثم الآخرين پاشان ئەوانی ترمان لەو شوێنە نزیک کردەوە. وأنجينا موسى ومن معه أجمعين موسا و هەموو ئەوانەش لەگەڵیدا بوون ڕزگارمان کردن. ثم أغرقنا الآخرين پاشان ئەوانی ترمان نقمی دەریا کرد. إن في ذلك لآية وما كان أكثرهم مؤمنين بەڕاستی ئالەوەدا بەڵگە و نیشانەی بەهێز هەیە لەسەر دەسەڵاتی خودای پەروەردگار کەچی زۆربەیان باوەڕدار نەبوون. وإن ربك لهو العزيز الرحيم بەڕاستی هەر پەروەردگاری تۆ ئەی موحەممەد ئەی ئیماندار باڵا دەستە بەسەر بێباوەڕاندا بە سۆز و میهرەبانیشە بە ئیمانداران. واتل عليهم نبأ إبراهيم هەروەها بەسەرهات و هەواڵی ئیبراهیم بۆ ئەو خەڵکە باز بکە. إذ قال لأبيه وقومه ما تعبدون کاتێک بە باوکی و بە قەومەکەی وت باشە ئەوە ئێوە چی دەپەرستن؟ قالوا نعبد أصناما فنظل لها عاكفين وتیان ئاشکرایە ئێمە کۆمەڵێ بت دەپەرستین و بەردەوام دەور و خولیان دەدەین. قال هل يسمعونكم إذ تدعون ئیبراهیم وتی ئایا کاتێک کە هانا و هاواریان بۆ دەبەن و دوعا و نزا دەکەن گوێیان لە ئاه و ناڵە و داخوازەکانتان هەیە؟ أو ينفعونكم أو يضرون یاخود دەتوانن ئەوانە قازانجێک یا زیانێکتان پێ بگەێنن؟ قالوا بل وجدنا آباءنا كذلك يفعلون بتپەرستان وتیان ئێمە ئەوە نازانین باو باپیرانمان بینیوە ئاوایان کردووە ئێمەش وا دەکەین. قال أفرأيتم ما كنتم تعبدون ئیبراهیم وتی باشە ئاخر ئێوە نابینن چی دەپەرستن
کەی ئەو شتانە شایستەی پەرستنن. أنتم وآباؤكم الأقدمون بەڕاستی ئێوەش و باو باپیرانی دێری نیشتان بە هەڵەدا چوون. فإنهم عدو لي إلا رب العالمين بێگومان هەموو ئەوانە دوژمنی منن، بە دوژمنی خۆمیان دەزانم جگەل لە پەروەردگاری جیهانەکان. الذي خلقني فهو يهدين ئەوەی دروستی کردوم هەر ئەو ڕێنموویم دەکات بۆ بەختەوەری هەردوو جیهان. والذي هو يطعمني ويسقين ئەو زاتەش خۆی خۆراکم پێدەبەخشێت و تێنوێتیم دەشێنێت. وإذا مرضت فهو يشفين کاتێکیش کە نەخۆش دەکەوم ئەوە هەر ئەو چارەسەرم دەکات و شیفام بۆ دەنێرێت. والذي يميتني ثم يحيين هەر ئەویش دەمرێنێت و لەوە دواش زیندوم دەکاتەوە. والذي أطمع أن يغفر لي خطيئتي يوم الدين هەر ئەوە ئومێدم پێیەتی کە لە گوناهم خۆش ببێت لە ڕۆژی قیامەتدا. رب هب لي حكما وألحقني بالصالحين. اینجا ئیبراهیم نزای کرد و وتی پەروەردگارە زانیاری و دانایی و دەسەڵاتی تەواوم پێ ببەخشە و پەیوەستم بکە بە چاکەکارانەوە. واجعل لي لسان صدق في الآخرين. پەروەردگارە یادی خێرم با لەسەر زاری نەوەکانی داهاتوو بمێنێت. واجعلني من ورثة جنة النعيم. بمجێڕە لەو کەسانەش کە بەهەشتی پڕ لە ناز و نیعمەت بەدەستدەهێن و دەبنە خاوەنی. واغفر لأبي إنه كان من الضالين. لە باوکیشم خۆش ببە بەڕاستی ئەو لە ڕیزی گومڕاکاندا بوو دیارە هێشتا لێی نائومێد نەبووە. ولا تخزني يوم يبعثون. لە ڕۆژی زیندووبوونەوەی ئەو خەڵکەدا شەرمەزار و خەجاڵەتم مەکە. يوم لا ينفع مال ولا بنون. ئەو ڕۆژەی کە نە ماڵ سوود دەبەخشێت و فریای ئادەمیزاد دەکەوێت نە منداڵ و نەوە. إلا من أتى الله بقلب سليم. مەگەر کەسێک بە دڵ و دەرونی پاک و بێگەرد و پڕ لە ئیمان بە خزمەت پەروەردگار گەشت بێت. وأزلفت الجنة للمتقين. ئەو کاتە بەهەشت لە چاکەکاران و خوداناسان نزیک کراوەتەوە. وبرزت الجحيم للغاوين. دۆزەخیش بۆ گومڕا و سەر لێ شێواوەکان دەرخراوە. وقيل لهم أين ما كنتم تعبدون من دون الله هل ينصرونكم أو ينتصرون. پێشیان دەوترێ لە کوێن ئەوانەی دەتان پەرست لە جیاتی خوددا ئایا یارمەتی ئێوەیان پێدەدرێت یا فریای خۆیان دەکەون؟ فكبكبوا فيها هم والغاوون. اینجا هەمیان بە پاڵەپەست و تند و تیژیەوە بتەکان و گومڕاکان بەسەر ڕوودا فرێدەدرێنە ناو ئاگری دۆزەخەوە. وجنود إبليس أجمعون. هاوڕێ لەگەڵ هەر هەموو سەربازان و دەست و پەیوەندی شەیتاندا. قالوا وهم فيها يختصمون. بتپەرستان بە بتەکان و پەرستراوەکانیان دەڵێن بەڕق و چینەوە لە کاتێکدا کە ئاژاوە و کێشە دەجێڕن لە دۆزەخدا. تالله إن كنا لفي ضلال مبين. سوێن بە خوددا بەڕاستی ئێمە لە گومڕایەکی ئاشکرادا دەژیاین. إذ نسويكم برب العالمين. کاتێک کە ئێوەمان دەبردە ڕیزی پەروەردگاری جیهانیانەوە و یەکسانمان دەکردن لەگەڵیدا. وما أضلنا إلا المجرمون. ئێمە کەس گومڕای نەکردین تەنها گوناهکار و تاوانبارەکان نەبێت. فما لنا من شافعين. کەواتە ئێمە هیچ تکاکارێکمان بۆ نییە. ولا صديق حميم. یاخود هاوڕێکی دڵسۆز هەوڵێکمان بۆ بدات یا دڵخۆشیمان بداتەوە. فلو أن لنا كرة فنكون من المؤمنين.
جا خۆزگەت جارێکی تر مۆڵەتمان بدرایە و بگەڕاینەوە بۆ دنیا و بەهۆی ئەوەوە بچینە ڕیزی ئیماندارانەوە. إن في ذلك لآية وما كان أكثرهم مؤمنين. بەڕاستی ئالەوەدا بەڵگە و نیشانەی بەهێز هەیە لە سەردەسەڵاتی خودای پەروەردگار کەچی زۆر بەیان باوەڕدار نەبوون. وإن ربك لهو العزيز الرحيم. بەڕاستی هەر پەروەردگاری تۆ ئەی محەممەد ئەی ئیماندار باڵا دەستە بەسەر بێ باوەڕاندا بە سۆز و میهرەبانیشە بە ئیمانداران. كذبت قوم نوح المرسلين. قومی نوحیش بەرنامەی هەر هەموو پێغەمبەرانیان بەدرۆزانی. إذ قال لهم أخوهم نوح ألا تتقون. کاتێک نوحی برایان پێی وتن باشە ئەوە ئێوە لە خوددا ناترسن پارێزکار نابن. إني لكم رسول أمين فاتقوا الله وأطيعون. بەڕاستی دڵنیابن کە من پێغەمبەرێکی ئەمین و دڵسۆزم بۆتان کەوا بوو لە خوددا بترسن و فەرمان بەرداری من بکەن. وما أسألكم عليه من أجر إن أجري إلا على رب العالمين. من داوای هیچ جۆرە پاداشتێکتان لێ ناکەم لەسەری من تەنها پاداشی خۆم لە پەروەردگاری جیهانەکان دەخوازم. فاتقوا الله وأطيعون. هەمیشە لە خوددا بترسن و فەرمان بەرداری من بن. قالوا أنؤمن لك واتبعك الأرذلون. هەندێک لە دەمدارانی قەومەکەی وتیان ئێمە چۆن لەبەر خاتری تۆ باوەڕ بهێنین لە کاتێکدا کە کەسانی هەژار و داما و شوێنت کەوتون. قال وما علمي بما كانوا يعملون. نوح وتی جا من چوزانم ئەوان چ کار و کردەوەیەکیان ئەنجام دەدا من بانگم کردن بۆ ئیمان و بڕوایان هێناوە. إن حسابهم إلا على ربي لو تشعرون. حساب و پرسینەوەیان تەنها لەسەر پەروەردگاری منە و لەسەر کەسی تر نییە ئەگەر هەست و هۆشیاریتان هەیە. وما أنا بطارد المؤمنين إن أنا إلا نذير مبين. من هەرگیز ئیمانداران دەرناکەم و دڵیان نایەشێنم بەڵکو من تەنها بێدارکەرەوەیەکی ئاشکرا نەبێت هیچی تر نیم. قالوا لئن لم تنته يا نوح لتكونن من المرجومين. ئەوسا دەسەڵاتداران وتیان ئەی نوح ئەگەر کۆڵ نەدەیت و کۆتایی بەم باسانە نەهێنیت بەڕاستی لە ڕەجم کراوان دەبیت و بەردبارانت دەکەین. قال رب إن قومي كذبون. نوح سکاڵای کرد و وتی پەروەردگارە بەڕاستی قەومەکەم بڕوایان پێ نەکردم. فافتح بيني وبينهم فتحا ونجني ومن معي من المؤمنين. کەواتە داواکارم سەرکەوتنم پێ ببەخشید بەسەریاندا و دەروم لێ بکەیتەوە و خۆم و ئیماندارانی یاوەریشم ڕزگار بکەیت. فأنجيناه ومن معه في الفلك المشحون. ئەوسا ئێمە خۆی و هەرچی لەگەڵیدا بوون ڕزگارمان کرد لە کەشتیە بار هەڵگرەکەدا. ثم أغرقنا بعد الباقين. پاشان دوای ئەوان هەرچی مایەوە لە خەڵکە گومڕاکە نوقمی ئاوی زریانەکەمان کرد. إن في ذلك لآية وما كان أكثرهم مؤمنين. بەڕاستی ئالەوەدا بەڵگە و نیشانەی بەهێز هەیە لەسەر دەسەڵاتی خودای پەروەردگار کەچی زۆربەیان باوەڕدار نەبوون. وإن ربك لهو العزيز الرحيم. بەڕاستی هەر پەروەردگاری تۆ ئەی محەممەد ئەی ئیماندار باڵا دەستە بەسەر بێ باوەڕاندا بە سۆز و میهرەبانیشە بە ئیمانداران. كذبت عاد المرسلين. قومی عادیش بەرنامەی هەر هەموو پێغەمبەرانیان بەدرۆزانی. إذ قال لهم أخوهم هود ألا تتقون. کاتێک هودی پێغەمبەری برایان پێیوتن باشە ئەوە ئێوە لە خوددا ناترسن پارێزکار نابن. إني لكم رسول أمين. بەڕاستی دڵنیابن کە من پێغەمبەرێکی ئەمین و دڵسۆزم بۆتان.
فاتقوا الله وأطيعون لخدا بترسنو فرمان بردارم بن وما أسألكم عليه من أجر إن أجري إلا على رب العالمين من داوای هیچ جۆرە پاداشتێکتان لێ ناکەم لەسەری من تەنها پاداشتی خۆم لە پەروەردگاری جیهانەکان دەخوازم أتبنون بكل ريع آية تعبثون ئایا ئێوە لە هەموو شوێنێکی بڵند و سازگاردا کۆشک و تەلار دروست دەکەن و خۆتان سەرگەرمی کەیف و شادی دەکەن ئایا بۆ ئەوە دروست کراون وتتخذون مصانع لعلكم تخلدون هەر خەریکی دروستکردنی کارگە و کارخانەن و بە ئومێدی ئەوەن هەمیشە بژین و نەمرن وإذا بطشتم جبارين فاتقوا الله وأطيعون کاتێک پەلامار دەدەن بە شێوەیەکی زۆر دڵڕەق و دڕندانە پەلامار دەدەن دەست دەوەشێنن کەواتە لە خوددا بترسن و فەرمان بەردارم بن واتقوا الذي أمدكم بما تعلمون لەو زاتە بترسن کە خۆتان دەزانن چی پێبەخشیون أمدكم بأنعام وبنين وجنات وعيون ماڵاتی زۆر و نەوەی زۆری پێبەخشیون هەروەها باخچە و باخات و کانی و سەرچاوەی زۆر إني أخاف عليكم عذاب يوم عظيم بەڕاستی من دەترسم لە ڕۆژێکی زۆر سەختدا بەڵایەکی گەورەی خەتان پێ بگرێت قالوا سواء علينا أوعظت أم لم تكن من الواعظين ستەمکاران وتیان چۆن یەکە بەلای ئێمەوە ئامۆژگاری کردبێت یان نەتکردبێت إن هذا إلا خلق الأولين وما نحن بمعذبين ئەم بیر و باوەڕێی ئێمە هەمانە ڕەوشتی پێشینانمانە و هیچی تر ئێمە بڕوان ناکەین کە وەک تۆ دەڵێیت لە سزا دراوان و ئازار دراوان بین فكذبوه فأهلكناهم إن في ذلك لآية وما كان أكثرهم مؤمنين ئەوان بڕوایان پێ نەکرد ئێمەش لەناومان بردن بەڕاستی لە بەسەرهاتیاندا بەڵگە و نیشانە و عیبرەت هەیە هەرچەندە زۆر بەشیان باوەڕدار نەبوون وإن ربك لهو العزيز الرحيم بەڕاستی پەروەردگاری تۆ ئەی محەممەد ئەی ئیماندار باڵا دەستە بەسەر بێباوەڕاندا و بە سۆز و میهرەبانە بە ئیمانداران كذبت ثمود المرسلين قومی ثەمودیش بڕوایان بە پێغەمبەرانیان نەکرد إذ قال لهم أخوهم صالح ألا تتقون کاتێک ساڵحی برایان پێیوتن باشە ئەوە ئێوە لە خوددا ناترسن پارێزکار نابن إني لكم رسول أمين بەڕاستی دڵنیابن کە من پێغەمبەرێکی ئەمین و دڵسۆزم بۆتان فاتقوا الله وأطيعون کەوابوو لە خوددا بترسن و فەرمان بەرداری من بکەن وما أسألكم عليه من أجر إن أجري إلا على رب العالمين من داوای هیچ جۆرە پاداشتێکتان لێ ناکەم لەسەری من تەنها پاداشتی خۆم لە پەروەردگاری جیهانەکان دەخوازم أتتركون فيما هاهنا آمنين ئایا وا دەزانن هەروە ئالێرەدا بەخۆشی و ئاسوودەیی دەهێڵڕێنەوە ژیانتان کۆتایی نایەت في جنات وعيون لەناو باخ و باخات و کانیاوی سازگاردا وزروع ونخل طلعها هضيم لەناو بێستان و دارخورمادا کە خوڕمای نەرم و ناسک و بەتام دەگرێت وتنحتون من الجبال بيوتا فارهين هەروەها بۆتان دەلوێت ماڵ و شوێنی خۆش لە چیاکان دابتاشن و بە جوانی دروستی بکەن و بە خۆشی تیایدا کەشخە بکەن فاتقوا الله وأطيعون لە خوددا بترسن و فەرمان بەرداری من بکەن ولا تطيعوا أمر المسرفين الذين يفسدون في الأرض ولا يصلحون بفرمانی مسرف و لسنور دەرچوەکان هەڵس و کەوت مەکەن ئەوانەی کە تۆوی فەساد و تاوان لە زەویدا دەچێن و هەرگیز چاکسازی ناکەن قالوا
إنما أنت من المسحرين خدا نەناسان وتیان وا دیارە تۆ بەڕاستی لەوانەی کە فێڵ و جادود لێکراوە ما أنت إلا بشر مثلنا فأت بآية إن كنت من الصادقين تۆ جگەلەوەی کە هەر بەشەرێکی وەکو ئێمە هیچی تر نیت بەڵگەیەکمان نیشان بدە ئەگەر لە ڕاستگۆیانیت قال هذه ناقة لها شرب ولكم شرب يوم معلوم جا خدای بەتوانە وشترێکی بۆ بەدیهێنان تا دەمکوتیان بکات و بیانویان ببڕێت اینجا ساڵح پێغەمبەر پێیوتن ئەمە وشترێکە و مۆجیزەیەکە دەبێت ڕۆژێک ئەو تەنها بۆ ئەم بێت ڕۆژێکیش بۆ ئێوە دیاری کراو بێت ولا تمسوها بسوء فيأخذكم عذاب يوم عظيم نەکەن دەستدرێژی بکەنە سەر و ئازاری بدەن با بەهۆی ئەوەوە سزایەکی سەخت لە ڕۆژێکی سامناکدا یەخەتان نەگرێت فعقروها فأصبحوا نادمين بەڵام گوێیان نەدا بە ئامۆژگاریەکانی ساڵح جا سەریان بڕی و دەست بەجێ لە بەیانیدا پەشیمان بوونەوە فأخذهم العذاب إن في ذلك لآية وما كان أكثرهم مؤمنين ئەوسا بەهۆی ئەوەوە خێرا سزای خودایی یەخەی گرتن بەڕاستی ئالەوەدا بەڵگە و نیشانە هەیە لەسەر تۆڵەی خودایی هەرچەندە زۆر بەشیان باوەڕدار نەبوون وإن ربك لهو العزيز الرحيم بەڕاستی پەروەردگاری تۆ ئەی محەممەد ئەی ئیماندار باڵا دەستە بەسەر بێباوەڕاندا و بە سۆز و میهرەبانە بە ئیمانداران كذبت قوم لوط المرسلين إذ قال لهم أخوهم لوط ألا تتقون قومی لوتیش بڕوایان بە پێغەمبەران نەکرد کاتێک لوتی برایان پێیوتن باشە ئەوە ئێوە لە خوددا ناترسن إني لكم رسول أمين بەڕاستی دڵنیابن کە من پێغەمبەرێکی ئەمین و دڵسۆزم بۆتان فاتقوا الله وأطيعون کەوابوو لە خوددا بترسن و فەرمان بەرداری من بکەن وما أسألكم عليه من أجر إن أجري إلا على رب العالمين من داوای هیچ جۆرە پاداشتێکتان لێ ناکەم لەسەری من تەنها پاداشتی خۆم لە پەروەردگاری جیهانەکان دەخوازم أتأتون الذكران من العالمين وتذرون ما خلق لكم ربكم من أزواجكم بل أنتم قوم عادون ئایا لەناو ئەو هەموو خەڵکەدا ئێوە بە شوێن نێری نەدا دەگەڕێن و دەتانەوێت ئارەزووی جوود بوون لەگەڵ ئەواندا جێبەجێ بکەن وازیش دەهێنن لە هاوسەران و هاوجووتانی خۆتان کە پەروەردگارتان بۆی دروست کردوون بەڵکو ئێوە هەر قەومێکی نالەبار و بەدڕەوشت و ناڕەسەنن قالوا لئن لم تنته يا لوط لتكونن من المخرجين تاوان باران وتیان ئەی لوت ئەگەر کۆڵ نەدەیت لە دەربەدەر کراوان دەبیت قال إني لعملكم من القالين لوت وتی بەڕاستی من بێزارم لە کار و کردەوەتان و نەفرەتی لێ دەکەم و بێدەنگ نابم رب نجني وأهلي مما يعملون ئەوسا کەنا ئومێد بوو لێیان نزای کرد و وتی پەروەردگارە خۆم و ماڵ و خێزانم ڕزگار بکە لەو کار و کردەوانەی ئەمانە دەیکەن فنجيناه وأهله أجمعين جا ئێمەش نزامان گیرا کرد و خۆی و ماڵ و خێزانیمان هەمووی ڕزگار کرد إلا عجوزا في الغابرين جگە لە پیرەژنێک کە هاوسەری بوو لە تیاچوەکان بوو چونکە باوەڕی بە پەیامەکەی نەبوو ثم دمرنا الآخرين لەوە دوا ئەوانی ترمان ڕیشە کەن کرد وأمطرنا عليهم مطرا فساء مطر المنذرين بەسەختیش بەردبارانمان کردن ئای کە خراپ و سەخت و دژوارە بارانی بێدار کراوەکان إن في ذلك لآية وما كان أكثرهم مؤمنين
بەڕاستی ئالەوەدا بەڵگە و نیشانەی بەهێز هەیە لەسەر دەسەڵاتی خودای پەروەردگار کەچی زۆر بەیان باوەڕدار نەبوون. وإن ربك لهو العزيز الرحيم بەڕاستی هەر پەروەردگاری تۆ ئەی محەممەد ئەی ئیماندار باڵا دەستە بەسەر بێباوەڕاندا بە سۆز و میهرەبانیشە بە ئیمانداران. كذب أصحاب الأيكة المرسلين خاوەنی باخ و باخاتە چڕ و پڕەکانیش بەرنامەی گشت پێغەمبەرانیان بە درۆزانی. إذ قال لهم شعيب ألا تتقون کاتێک شوعەیب پێغەمبەر پێیوتن باشە ئەوە ئێوە لە خوددا ناترسن پارێزکار نابن. إني لكم رسول أمين فاتقوا الله وأطيعون بەڕاستی دڵنیابن کە من پێغەمبەرێکی ئەمین و دڵسۆزم بۆتان کەوابوو لە خوددا بترسن و فەرمان بەرداری من بکەن. وما أسألكم عليه من أجر إن أجري إلا على رب العالمين من داوای هیچ جۆرە پاداشتێکتان لێ ناکەم لەسەری من تەنها پاداشتی خۆم لە پەروەردگاری جیهانەکان دەخوازم. أوفوا الكيل ولا تكونوا من المخسرين لە کێشان و پێواندا وەفادار بن و فێڵ مەکەن و لەو کەسانە مەبن کە زەرەر بە خەڵکی دەگەێن و شتیان بێ نرخ دەکەن و هەر بەرژەوەندی خۆیانیان دەوێت. وزنوا بالقسطاس المستقيم بەتەرازوو پێوەری ڕاست و دروستیش کێشانە و پێوانە بکەن. ولا تبخسوا الناس أشياءهم ولا تعثوا في الأرض مفسدين نرخی کەلوپەل و شتومەچی خەڵکی مەشچێن و سوچی مەکەن و لە زەویدا فەساد و تاوان ئەنجام مەدەن. واتقوا الذي خلقكم والجبلة الأولين هەر لەو زاتە بترسن کە ئێوەش و نەوەکانی پێش ئێوەشی دروست کردووە. قالوا إنما أنت من المسحرين نەفامان وتیان بەڕاستی تۆ ئەی شوعەیب هەر لە جادوو لێکراوانیت. وما أنت إلا بشر مثلنا وإن نظنك لمن الكاذبين تۆ تەنها مرۆڤێکی وەکو ئێمەیت و هیچی تر بەڕاستی وا گومان دەبین کە لە درۆزنان بیت. فأسقط علينا كسفا من السماء إن كنت من الصادقين دەپارچەیەک لە ئاسمانەوە بەسەرماندا دابارێنە ئەگەر تۆ لە ڕیزی ڕازگۆیان دایت. قال ربي أعلم بما تعملون شوعەیب وتی من دڵنیام کە پەروەردگارم ئاگادارە بەوەی کە دەیکەن. فكذبوه فأخذهم عذاب يوم الظلة إنه كان عذاب يوم عظيم سەرنجام قەومی نالەبار بڕوایان بە شوعەیب نەکرد. ئیتر سزای ڕۆژی هەور و سێبەر کە لە ژێریدا ئاگرباران کران دایگرتن. بەڕاستی ئەو سزایە سزای ڕۆژێکی گەورە و سەخت بوو. إن في ذلك لآية وما كان أكثرهم مؤمنين بەڕاستی ئالەوەدا بەڵگە و نیشانەی بەهێز هەیە لەسەر دەسەڵاتی خودای پەروەردگار کەچی زۆر بەیان باوەڕدار نەبوون. وإن ربك لهو العزيز الرحيم بەڕاستی هەر پەروەردگاری تۆ ئەی محەممەد ئەی ئیماندار باڵا دەستە بەسەر بێباوەڕاندا بە سۆز و میهرەبانیشە بە ئیمانداران. وإنه لتنزيل رب العالمين بەڕاستی ئەم قورئانە لەلایەن پەروەردگاری هەموو جیهانەکانەوە ڕەوانە کراوە. نزل به الروح الأمين على قلبك لتكون من المنذرين جبرائیل ئەمین فریشتەی وەحی دایبەزاندووە بۆ سەردڵی تۆ ئەی محەممەد تا بچیتە ڕیزیە و کەسانەوە کە خەڵکی بێدار دەکەنەوە و لە خەوی غەفڵەتدایان دەچڵەچێنن. بلسان عربي مبين بە زمانی عەرەبی ڕوون و ئاشکرا یاخود بە زمانێکی پارا و شیرین و ڕوون. وإنه لفي زبر الأولين
بێگومان هەواڵی ڕاستی و دروستی ئەم قورئانە لە کتێبە پێشوەکاندا باز کراوە. أولم يكن لهم آية أن يعلمه علماء بني إسرائيل ئایا لەوەدا بەڵگە و نیشانە نەبوو بۆ ئەو خەڵکە کە زاناکانی نەوەی ئیسرائیل دەربارەی پێغەمبەر و قورئان گەلێشت دەزانن؟ ولو نزلناه على بعض الأعجمين فقرأه عليهم ما كانوا به مؤمنين. خۆ ئەگەر قورئانمان دابەزاندایە بۆ سەر کەسانێکی تر جگەل لە عەرەبەکان بشیان خوێندایە بەسەریاندا هەر باوەڕیان پێ نەدەکرد. كذلك سلكناه في قلوب المجرمين. هەر ئابە شێوەیە بەردەوام کارکردی قورئان لە دڵی تاوان باراندا جێگیر دەکەین. لا يؤمنون به حتى يروا العذاب الأليم. کە هەر باوەڕیان پێی نابێت هەتا سزایەکی بەئێش و ئازار دەبینن. فيأتيهم بغتة وهم لا يشعرون. کە کتوپڕ یەخەیان دەگرێت و ئەوان هەست بە نزیک بوونەوەی ناکەن. فيقول هل نحن منظرون. ئەو کاتە هاوار دەکەن و دەڵێن ئایا ئیتر مۆڵەتمان دەدرێت؟ ئایا ئیتر جارێکی تر فرسەتمان دەدرێتێ؟ أفبعذابنا يستعجلون. ئایا ئەوانە پەلەیانە زوو سزای ئێمە یەخەیان بگرێت؟ أفرأيت إن متعناهم سنين. باشە ئایا ئەگەر ساڵەها مۆڵەتیان بدەین و ژیانی دنیا بەخۆشی ببەنە سەر باوەڕ دەهێنن؟ ثم جاءهم ما كانوا يوعدون. پاشان ئەگەر ئەو هەڕەشە و سزایی کە لەوان کراوە هاتە دی و پێشهات دەتوانن چی بکەن؟ ما أغنى عنهم ما كانوا يمتعون. ئەو سائیتر ئەو ڕابواردنەی دنیایان هیچ فریایان ناکەوێت و بێسوود دەبێت. وما أهلكنا من قرية إلا لها منذرون. ئێمە هەر شار و شارۆچکەیەکمان کاول کردبێت بەبێ پێغەمبەر و بێدارخەرەوە نەبووە. ذكرى وما كنا ظالمين. تا دابسڵەچێن و بیر بکەنەوە بێگومان هەرگیز ئێمە ستەمکار نەبووین و نابین. وما تنزلت به الشياطين وما ينبغي لهم وما يستطيعون. دڵنیابن کە ئاەتەکانی ئەم قورئانە و نەبێت لە ڕێگەی شەیتانەکانەوە ڕەوانە کرابێت شتیوا بەوان ناکرێت و هەرگیز ناتوانن بەکاری وا هەستن. إنهم عن السمع لمعزولون. بێگومان ئەو شەیتانانە لە بیستنی وەحی و فەرمانەکانی خوددا کە ڕادەگەیەندرێت بە فریشتەکان دوور و بەرکەنارن. فلا تدع مع الله إلها آخر فتكون من المعذبين. کەواتە ئەی ئیماندار لەگەڵ خوادا هانە و هاوار بۆ بەناو خودایەکی تر مەبە چونکە بەهۆی ئەوەوە تۆش لە سزا دراوان دەبیت. وأنذر عشيرتك الأقربين. ئەی محەممەد سەرەتا عەشرەت و تایەفە و کەسوکاری نزیکت بێدار بکەرەوە و بترسێنە. واخفض جناحك لمن اتبعك من المؤمنين. باڵی بەزەی و میهرەبانی خۆت نەوی بکە بۆ ئەو ئیماندارانەی کە شوێنت کەوتون. فإن عصوك فقل إني بريء مما تعملون. ئەگەر خوددا نەناسان یاخی بوون و سەرپێچیان کرد ئەوە پێیان بڵێ کە بەڕاستی من بەریم لە هەموو ئەو کار و کردوانەی کە دەیکەن. وتوكل على العزيز الرحيم. ئەی محەممەد پشت بە خودای باڵا دەست و میهرەبان ببەستە. الذي يراك حين تقوم. ئەو زاتەی کە دەتبینێت کاتێک هەڵدەستیت لە شەوگاردا و دەیپەرستیت. وتقلبك في الساجدين. ئەو زاتە تۆ دەبینێت کە چۆن لە ڕیزی سوژدەبەراندا هەڵس و کەوت دەکەی. إنه هو السميع العليم. بەڕاستی ئەو خودایە زاتێکی بیسەر و زانایە بە گفتار و نیەتتان. هل أنبئكم على من تنزل الشياطين. ئایا پێتان بڵێم کە شەیتانەکان دادەبەزنە سەر چێ؟ تنزل على كل أفاك أثيم يلقون السمع وأكثرهم كاذبون.
دادەبەزنە سەر هەموو کەسێکی بوختانچی و تاوانبار و گوناهکار شەیتانەکان گوێ هەڵدەخەن بۆ هەواڵی ئاسمان و زۆر بەشیان درۆزنن والشعراء يتبعهم الغاوون سەرگەردان و سەر لێ شێواوەکانیش شوێنی شاعران دەکەون ألم تر أنهم في كل واد يهيمون ئایا نابینیت کە ئەوانە لە هەموو دۆڵێکدا سەر هەڵدەدەن و لە هەموو شتێک دەدوێن وأنهم يقولون ما لا يفعلون بەڕاستی ئەوانە شتێک دەڵێن و بەکردەوە نایکەن کردار و گفتاریان دوورە لە یەکەوە إلا الذين آمنوا وعملوا الصالحات وذكروا الله كثيرا وانتصروا من بعد ما ظلموا وسيعلم الذين ظلموا أي منقلب ينقلبون جگەل لەوانەیان کە باوەڕیان هێناوە و کردەوە چاکەکانیان ئەنجام داوە و یادی خودایان زۆر کردووە بەو توانایەی کە هەیانە پشتیوانیان کردووە لەو ئیماندارانەی کە ستەمیان لێکراوە سەرنجام ئەوانەی ستەمیان کردووە دەزانن کە بە چۆن تێکشکاو یەک دەگەڕێنەوە بۆ لای خوددا و چۆن ژێرە و ژوور دەبن و تیا دەچن.